ساتی گەشتنی نێچیروان بارزانانی سەرۆکوەزیرانی کوردستانە لەگەڵ فاتحین سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و کاتی کە گەشتە گردی دەباشان بۆ سەرگەڵکۆی مام جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری پێشووی عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەنرای مام جەلال بەڵێرە لەبەر خەرباڵەکی نەگەیشتون هێشتا قسەتان ئەمڕۆ وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پۆچی دوای مام جەلال و بە خاک سپاردنی چیە؟ خۆی حقیقەت بەشداریکردنی ئەم خەڵکە ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لێرە دەبینین نیشانەی ئەو وەفاداری و دڵسۆزیە کە هەموو خەڵکی کوردستان بۆ جەنابی سەرۆک مام جەلال هەیبوو. مام جەلال هەموو تەمەنی خۆی هەر لە سەرەتای تەمەنی خۆی وەکو گەنجێک و هەتا ئەو سات و کاتەی کە ئەمری خۆشی کرد هەمووی لە پێناو دۆزی گەلی کوردستان بردیە سەر. مام جەلال پیاوێکی وا بوو ئەگەر تەسەور بکە هەر لە ڕووی ئینسانیەوە هەم لە ڕووی سیاسیەوە پیاوێکی زۆر گەورە بوو و ئێمە بینیمان لە غیابی مام جەلالدا لەو کاتەی کە نەخۆش کەوت بینیمان کە پرۆسەی سیاسی لە عێراق و حتا لە کوردستانیش بەرەو چه ئاقارێک ڕۆیشت. جێگەی ئەو لە ناو دڵی هەموو کوردێک دەمێنێتەوە و بە هەموو معنایەک ئەو نەمرە و ئەمڕۆ ئەم بەشداریەی کە ئەمڕۆ ئێمە لێرەش دەیبینین لەسەر قەبران نیشانەی ئەوەیە کە مام جەلال لە ناو دڵی هەر کوردێکدا بووە، لە ناو دڵی هەر تێکۆشەرێک بووە. هەر کاتێک بیر لە خەبات بکرێتەوە، بیر لە سیاست بکرێتەوە، بیر لە خەبات بکرێتەوە لە پێناو دۆزی ملەتی کورد و گەلی خۆی بە تەئکید مام جەلالیان بیر دێتەوە و ئەو کەلێنەی کە مام جەلال بەجێی هێشت ئاسانیە پڕ بکرێتەوە. من لێرەوە دیسانەوە سەرخۆشی خۆم لە خانەوادەی بەڕێزیان لە هەموو گەلی کوردستان، لە یەکێتی نیشتیمانی کوردستان، لە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان لە هەموو لە هەر لە زاخۆ هەتا دەکەوتە خانەقین سەرخۆشیان لێ دەکەم و باشترین وەفاداری بۆ